بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. برزان خوشويستانم أما لخزمة تفسير سورة التوبة وسورة الناس داريك لأواخر عمري بيغمبر صلى الله عليه وآله وسلم هات خواروا ككاريغريكي زور قوري هبو لسر دلي منافقان وكافران وتأثيريكي زوري هبو لسر فضح كردنو درخستني كافران ومنافقان. عرزم كردن كأم سورة منافق ناسي وكافر ناسي لقل أوشا كرب العالمين كمال صفاتي زوري منافقين باس كرد تايبت أوانيك لميداني جهادا چون خوان أدزنا وچون ناسنا وميداني جهادا لدواي أما أمشان آياتيك يسأل خزمتي يعني باسي إيمان داراني حقيقي أكا هند جار إيمان داري حقيقي عزري هي لچون بو جهاد كردن لبنا يخوا واتهر كسيق للجهاد دوا كوت مرجني منافق به احتمال عذري هبه احتمال أو عذران كخواي قور باسي أكا يكيك لو مجموعانا أفرمي ليس على الضعفاء ولا على المرضى ولا على الذين لا يجدون ما ينفقون حرج إذا نصحوا لله ورسوله أو كسانيك لاوازن أو كسانيك نخوش أو كسانيك داريان باي أو اندني بچن لبينا يخويا جنگ و جهاد كان شكا سري النظامي استو أم أخيري عالم إسلامي ما كان سرتاي جهاد كان لبينا يخويا إنسان كأتشو ميداني جهاد وأبواي خوي هموشتي بو معلوم نالي خوي دابين كرده بونمونه أو جيش مسلمان برئك إذاني كدو مانجان بي أتشي سي مانجان بي أتشي أبواي خوارني أو سي مانجي آماده كرده بو منالكاني وبفقيرينك بجيان بيالي وبالرواب ولا توكل بخوا أبستن حمو أشتانين مضبوط أكل لمال ودان أنا خواردن وحموشتي كان دستبر أكل بو منالكان إنجا كوتنا الرئي أفرميو كساني كنيانا ما ينفقون كببخشن واتبخشن بو منالكان يعني حتى وكو أقرنا ولا جهاد منالكان برسيان النبي حرجون هيج قناهي كان لسر نية أمانة بمرجي إذا نصحوا لله ورسوله أجر بيتو دل صوز بن برامبر بخوا دل صوز بن بو بيغمبري خوا صلى الله عليه وآله وسلم. ما على المحسنين من سبيل أو كسانيك محسن طبعا وشيء إحسان خوتنا زانن طبعا محسن أسأل الذهني إما كسيك كبخشن ديئك بس لأصلي وشيء إحسان بكوليته إحسان أن تعبد الله كأنك تراه فإن لم تكن تراه فإنه يراك كأنما محسن كي أو كسير لهمو كردويك خدابينا كأنما تشاوي بتشاوي سري خواء بنا جل جلاله. أفرمي أو كساني بوشي وازن كجيشنا تبلي إحسان هيج قناه تواني كان لسرني كاتك ناسنا ميدان الجهاد واتا أو كساني كعذري كان هي ما دام ناصحا ابن محسن ابن أوانيك خدابينا بليان زوزو برزبته والله غفور رحيم خوي قر خوي غفور خوي رحيم. ولا على الذين إذا ما أتوك لتحملهم قلت لا أجد ما أحملكم عليه تولوا وأعينهم تفيض من الدمع حزنا ألا يجدوا ما ينفقون. عينا مجموعية شوارم أوانك دين بو خزمتي تو أي بيغمبر صلى الله عليه وسلم واتا أوان دخواردن يعني هي بشي من الله كان ينبكى بس باي أوان دانية كبتشن لبينا يخوايا جهاد كانوا للرية طبعا مصاريفها لسر خويا أبي والله خيك بسواري بي يان ببين ششك سواء على الأقل والله خيك بجاروبار نفسي بيكتري بن سركون زور بول لمانك أهاتنا خزمت أي بيغمبر يخوا صلى الله عليه وسلم توش أتفرمو لا أجد ما أحملكم عليه هشتكم نيك أي وسوار بن لقل ما بين وتهر بي بين ناشتوان ببي تولوا وأعينهم تفيض من الدمع أقلر معناه نصحك بالتفصيل باسك
پشتیان ئەکردەوە کە نەئەهاتن بۆ جیهاد بەڵام فرمێسک بە چاوەکانیانە هۆن ئەهاتە خوارەوە حەزەنەن لە غەم و پەژارەی ئەوەی کە نیانە ببەخشن و نیانە لەو جیهادا بەشداری بکەن واتە نەک خۆیان بێت لە جیهاد خۆیان بدەزنەوە بەو پەڕی دڵحەزینیەوە کاتێکەوە ڕێیان بۆ نەئەکرایەوە بەرەو مەیدانی جیهاد بڕۆن کەوا بوو چوار چین بە پێی ئەم ئاەتە پیرۆزە چوار چین جیهادیان لەسەر فەرز نییە سەواء جیهادەکە فەرزی کیفایی بێ یا فەرزی عینی بێ ئەم چوار کەسە مەعزورن ئەتوانن لەچنە مەیدانی جیهاد یەکەم ضعفا کێن وەلەما فەرموویانە ضعفا بە سێ جۆر چین لە خەڵک ئەوترە سێ جۆر یەکەم کەسێ پیری مزمین بێ یعنی پیرێکی وها بکەیتر نەتوانێت لە مەیدانی جەنگ و جیهادا بەرەنگاری بکات و موسڵمانان سەربخوا ئەمە یەک دوو فەرموویانە مناڵێک بێت کە هێشتا نەگەیشت بە تەحەدی ئەوەی لە پێناوی خۆیان جەنگکە و جیهادکە سێ فەرموویانە ئەو کەسەی کە تووشی عاهە و بەڵایەک هاتووە بۆ نمونە دەستێکی بڕاوە قاچێکی بڕاوە مهم چاوەکانی لە دەستداوە مهم شتێک هەیە خەلەلێک هەیە کە ناتوانێت و ئەو کەسانەشی کە نەخۆشن نەخۆشی ئەوانە نین کە عاهەیان هەیە ئەوەی کە عاهەیەکی هەیە و کێشەیەکی هەیە مەسەن دەستێکی بڕاوە قاچێکی بڕاوە ئەوە هەر لە عاجزەکان حیسابن لە ضعفا حیسابن مەرضا ئەو کەسانان کە نەخۆشیێکیان هەیە سەواء نەخۆشیەکەیان درێژخایەنە یان کورتخایەنە مهم نەخۆشن نەخۆشەکە بێتە مەیدانی مایە عوزر بۆیان کە لە مەیدانی جیهادا بەشداری نەکەنەوەتە صنفێک ضعیف و لاوازەکانن صنفی دووەم بریتین لەو کەسانەی کە نەخۆشیێکیان هەیە سەواء کاتی بێ یا درێژخایەن بێ کە لە مەیدانی جیهاد ناتوانن جیهاد بکەن سێهەم چین ئەوانن فەقیرن ئەوەندە فەقیرن توانای ئەویان نییە ئەگەر بێن بۆ مەیدانی جیهاد ماڵ و مناڵەکەیان لە برسە ئەمرن ناتوانن لەم پێناوە طبعا دواتر دەوڵەتی موسڵمانان هەموو ئەمانەی جێبەجێ کرد لە زمانی ئیمامی عومەرە چ ئەو کەسەی خۆی ئەچوو بۆ مەیدانی جیهاد چ مناڵەکانی بەخێوە کرا بۆیە موسڵمان زۆر ئەم ترسیان نەما ئەم خاڵی سێمە ئێستش ئەو هەیە ئەو کەسەی کە لە پێناوی خۆیان ئەچێت جیهادەکە واجبە لەسەر موسڵمانان مناڵەکانیان بەخێوکن چ لە زەکات ئەموالی زەکات بیان درێتێ چکەوان لە پێناوی خوا مجاهدن و ڕۆشتنە بێ ماڵ و مناڵیان پارێزراو بن و ئەبێ ئەمە تەنزیم کرابێ چکە بەیتولماڵی موسڵمانان پشکێک لە پشکەکانی بۆ خێزان و مناڵی ئەو کەسانەیەکەوە لە پێناوی خۆیان جەنگەکەن و جیهادەکەن کە پشکی فی سەبیللا ئەگرێت چوارەمینیش ئەوانن بایی ئەوە شتیان هەیە ماڵ و مناڵی بێخوات نەمرێتە ئەم ئەگەڕێتەوە بەڵام خۆی هیچی نییە کە بڕوە یان چەک و تەخەمەنی نییە یان وڵاخێک نییە کە سەرکەوێ بڕوە هەر شتێک لەم بابەتە بۆیە ئەم چوار سینفە خوا بە عوزر لە قورئانە بۆی باس کردوون بەڵام مەرجی هەیە مەرج ئیذا نەصحوا لله وەڕەسووله ئێمە دوو شەمان هەیە لە زمانی کوردیە جاروبەر کرد لێکیان ئەدەینەوە نیوەی لێک ئەدەینەوە چوە عەرەبی زۆر قوڵە وشەی نصح نون و صاد و حا ئەم سێ وشەیە ئەم سێ پیتە چەند دەڵاڵەتێکی هەیە لە زمانی عەرەبیە دەڵاڵەتێ بە معنای دڵسۆزی دێ ئیخلاص و دڵسۆزی دەڵاتێ بە معنای نەسیحەت و ئامۆژگاری و مۆژیاری دێت بۆیە ئەگەر پرسیارکەی بڵێن ناسح یعنی چی ئەڵێن یعنی ئامۆژگاری کار باشە یان بەڵێن ئینی ناسح ئەمین باشە من ئامۆژگاریکارێکی زۆر ئەمینم یان دڵسۆزێکی زۆر ئەمینم بۆ تۆ بۆ ئێوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە ئەفەرمێ ئەگەر بڵێن نەسیحەت یعنی چی ئەمە نەسیحەت هەمووان بە ئامۆژگاریتی ئەکەین لە ناو نەسیحەتە دڵسۆزی ناخوێنینەوە کاتێکە لە کووردە ئەتر کەلیمەکەشمان خۆمان هەر بۆ بەکارێناوە وتوانە فڵان کەسا بڕۆ نەسیحەتێکی بکە یعنی ئامۆژگارێکی بکە وشەی نوسح کەلیمەیەکی زۆر گەورەیە ئەی لە زمانی عەرەبی ئەبێ ئەم دووشتە هەردووکی وەرگری لێی لە هەندێک شوێنە بازباسی ئامۆژگاریە لە هەندێک شوێنە بازباسی دڵسۆزیە بۆ نمونە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم فەرمووی الدین النصیحة دین یعنی نصیحەت وتیان چۆن باشە فالنصیحەت بۆ کێ لمن قال لله ولرسوله ولعامة المسلمين وأئمتهم لله
نصيحت بۆ خۆ ناکاتە ئامۆژگاری نە ئەکاتە دڵسۆزی لێرە بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەر ئەکاتە دڵسۆزی ئەی بۆ عامەی موسڵمانان ئەکاتە ئامۆژگاری و هەروەها دڵسۆزیشی تایە ئامۆژگاریەکە ئەی بۆ وڵات ئوموری موسڵمانان و دەسەڵاتدارانی موسڵمانان و عولەمای موسڵمانان عینەن ئەکاتە ئامۆژگاریش و ئەشکاتە چی ئەکاتە دڵسۆزی بۆیان لەم دوانەیانە عامەتی موسڵمانان لەگەڵ وڵاتی ئوموری موسڵمانان ئەگەر ئەم دوو سیفەتە هەردووکی نەیەتە دی هیچ ئیسفادەی نییە لە نوسح ئەبێت دڵسۆزی لە کەسەکە دەرکەوتە بێ و ئەبێ ئامۆژگاریەکەی بە پێی دڵسۆزیەکەی بێ ئیمامی غەزالی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ فەرمێ هەندێک کەس لە نوسح واتێ گەیشتووە کە تەنها کەلیمەکە لە شوێنی خۆیان مەسەڵەن وەکو نوسح بەکارهێنێ گەنە هیچ نوسحێکی تیان نییە جاری وایە تۆ ماوەسایەکی ئاینی ئەبینی هەڵەیەک ئەکات نوسح بۆ ئەم ماوەسا ئاینیە چییە؟ ئەو بچی غەیبەتی کەی ئەو بچی شەڕی لەگەڵاکەی ئەو بچی پێی بڵێ بەتونی ئەوانە هیچیان ناکاتە نوسح یان نە هەر موسڵمانەکە بینی لەسەر زەویە چونکە عامەتی موسڵمانە بێ ئامۆژگاریەکەی پیاوێکە بینی ئەوەتە خەریکی گوناهکاریە نوسح بۆ ئەم موسڵمانە چییە؟ بچم بە زۆر نەیەڵم ئیشەکە بکە ئامۆژگاری بکەم چی بکەم هەموو ئەمانە یاسای هەیە لە شەریعەتە ینی بابێکی زۆر گەورە فقهێکی زۆر گەورەمانێ بەناوی فقهی داعوە چۆن قسە بۆ خەڵکەکەی چۆن بانگەوازی خەڵکەکەی لەوە چێ کەسی وا هەبێ گوناهکە گوناهەکە زۆر زۆر باش بێت تۆ دەنگی لێ نەکەی زۆر زۆر باش ئەگەر دەنگی لێ کرد ئیشەکە تێکەچ ڕەحمەتی خوا لە ئیبن تەیمیە بێ لە کاتی جەنگی تەتار و مەغۆلە چوە شوێنێک کۆمەڵی خەڵکی بینی عارەقیان نەخواردە سەرخۆش بوون وتیان قوربان با جیهاد لەمانەوە دەست پێ بکەین فەرمووی لیان کڕنەمانە ئەمە لیانگەرمە بە سەرخۆشی خۆیان بمێنەوە هیچ حەقتان نەبێ بەسەریانەوە ئەمە سەرخۆشیەکان باشتر لەوەی تەئیدی تەتار و مەغۆڵکە ناوەڵا بە لە شوێنی خۆیان نابن با سەریان هەر گەرم بێ وازیان لێ بێن ئەوە فقهێکی زۆر گەورەیە تۆ تێبگەی لەوەی کە ئەم کەسە لەم گوناهە دەرەهێنی ئەیبێ بۆ کوێ لەوەچی بێتە گوناهێکی گەورەتر ناوەڵا لێگەڕەبە لە گوناهە بچووکەکە لەوە ئەچێت تۆ کەسێک ئەبینی بەسەر گوناهەکە بە دزیەوە ئەیکە ئەگەر تۆ فەسحی کرد بە ئاشکرا بیکە لێگەڕەبە بە دزی بیکە باشترە چونکە مەسەلەی نوسح کەلیمەیەکی زۆر گەورەیە لەوە ئەچێت پێویستکە تۆ یەک دوعا بکەی بۆ ئەو کەسە نوسحەکەی تۆ لە دوعایەکە بێ دڵسۆزیەکەی تۆ بۆ ئەو موسڵمانە بەست بینی خۆت و خوا سوژدەیەکە بێ خۆی ئەم موسڵمانە هیدایەت بدە بەس ئەوەندە ئەو ماوەسا ئاینی ئەو سیفەتەی هەیە خۆیان نەیهێڵی سوژدە ئەبەی دوعاەکەی ئەوە نوسحە ئەوە نەسیحەت نەسیحەت تەنها قسە نییە هەنی ئەمە هەندێک جار حتا لەگەڵ ماڵ و مناڵ و خەڵک و دەوروبەرەواتێ بەس قسە وازانیتە قسە هیچ شتێکمان نێشتوێتەوە ئەوە بکە ئەوە مەکە وەرە بڕۆ ئەوە بەشێکی بچووکە لە نوسح زۆر گەورەیە نەسیحەتکردن زۆر گەورەیە چۆن باوکێک بۆ مناڵەکەی بەو پەڕی دڵسۆزیەوە قسەی بۆ ئەکە ئاو بەو شێوازە بێ نوسح کرێ ئینجا جێگەی خۆی ئەگرێ لەم ئاەتە پیرۆزەکە ئەفەرمێ ئیذا نەصحوا لله ورسوله سەرنجمان ڕائکێشە بۆ مەسئلەیەکی زۆر خەتەر هەمیشە ئێمە شتێکمان هەیە پێوتێ تابوری پێنجەم الطابور الخامس طبعا لەناو جەنگە هەمیشە ئەمە بەکاری ئێستا دەوڵەتێک ئەگەر بێ ئێمە داگیرکە یە چی ئەکە کۆمەڵە جاسوسی خۆی ئێنە طبعا تابور لە ئەسڵا وشەیەکی تورکیە بەناوی تابور وشەکە بە معنای کۆمەڵێکێ لە 800 کەسەوە بۆ 1000 کەس ئەمەندە کەس پێکەوە با بڵێن سریەیەک مەجموعەیەک خەڵک ئاوە ئەم تابوری پێنجەمە چۆن ئەو کەسێک کە جەنگ ئەکات و جیهادەکە کەسێکی شەیە لە پشتەوە ترس ئەخاتە ناو دڵی دوژمنەکە مسلمانان ئەمەیان بەکارهێناوە کافرانیش بەکارهێناوە منافقیش بەکارهێناوە بەڵام هەمیشە لە هەموو جەنگەکانە منافق ئیشی تابوری پێنجەمی کردووە واتە هاتووە ترس و ڕق و کینە و خەفەت و ئەمانەیەوە بە دڵی مسلمانانە ئەوە ئەندامەکان چۆنتە پێشەوە جەنگەکەن ماڵ و مناڵەکان لێرە هەر بە ترس تۆقاندون ئەفەرمێ ئیذا نەصحوا لله ورسوله نوسحەکە چییە بۆ خۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جوابدانەوەی ئەمانە تازە خۆ نەچوونە مەیدانی جیهاد لە ماڵەوە دانیشتون جوابدانەوەی هەموو ئەو گومانانەی کە منافقین لە ناو شارەکانە دروستی ئەکەن واتە بربەرەکانی تابوری پێنجەم ئەمانە ئەکەن ئەوە نوسحە لە پێناوی خوا و پێغەمبەری خوایە صلی الله عليه وآله وسلم بۆیە مەسئلەی
كأم كسا إتر جهادي لسلا شو ما بس أمني إتر بالي لباته ولا جهادي أخوي يقول النقل إكابو جهادي إتر لجهادي قتالي رزقاري بو والله لجهادي نصح رزقاري نبو أبي بشي منافقين هرشتي كان بلاو كرده والردي باته قسيلة سركا حقائق درخا محاولة ترسي دلي مسلمان كم كاتوا واتا أبيت كولكيكي زور قورة لنا وكوملقايا حتى هو كمجاهدة كان أقرن أو بريتيا للنصح لبيناوي خواو لبيناوي بيغمبري خوايا صلى الله عليه وسلم دي أم نصح لكوا در أكوي هشتا لقل أمشادي قد بدنا آياتك فرمي والله غفور رحيم لو أتي أجر أم نصحيان هبي خواليان ببوري كنتشون ميدان جهاد وعذركان لقبولك أي بيغمري خوا صلى الله عليه وآله وسلم أجر أمانة هاتن إذن يان بدا وإيشيان بو دياريك لنا ومدينة يا لهرشونك كتوهي بو أي مسلمانان بارزقاري كان حتى وكتو أجريتو أوانا شيك هاتون بدل تصور كان زور كاد إنسان أيوة مسألة الشرعي الراكة هن جاري زور بس زحمة لمسألة هي تصور من التي كور زور حزيل الرجوع طبعا هم بعام أو هاي شندين جرب ونخوش كاتو دكتور وتويتي بالرجوع ما با يا دسيكلو بجريان كبالرجوع نبوه يعني حرب زور محاولة يقول تاني ورو بالرجوع به شو كغميتي غم شون بالرجوع نبم خو عذري شيء هي دي قد بدأ أم إيمان دارانه ينبو خزمت بيغمبر صلى الله عليه وسلم مثلا شون عذر كانت شون هاتونا خزمت خوشويز يا رسول الله صلى الله عليه وسلم أو تخو من حاضر كلو هاتوينو آمادين بشكم بينج مسلمان شوار مسلمان بيكا والله خشتك من بديتي مش بين بو جهاد خوشويز أفرمي والله حشتكم لاني بتاندمي ناتوان حج والله خشتكي لاني أقرينا وتولوا بلهم وأعينهم تفيض من الدمع كأقرينا ولا جهادك بجداري ناكن ونبيت الدليان خوش بيب أخوات النجاة ما بو نا والله أمن دغم يان أخوار فرميسك بتشوكان يعني هون أهات أخوار براكن جاري وهي إنسان أتشن ما وصاك أتش أملاك أولاك تايك بيقول دروسة بس تبى جوا وينك أتش وينك أو أخوي أتزته بلام كسي واشي بدو حقيقة أقرأ الترسيل الدينكي خميتي أول نصح لبنا يخوا والصادقيتي رازقيتي لبردم خوايا بوي أفرمي أمانة هيج قناهي كان لسرنية ما دام أبو شوازا حزنا ألا يجدوا ما ينفقون غميا أخوات بوي بريا إماش ولاخك ما نبوي شوار بينجيك بيك والله كمان أبردو الرشدين بلام تشيب كين نيما نتاوكو لميدان جهادا باش داري كين لميدان قتالا جنك أي قناه لمليكي أفرمي إنما السبيل على الذين يستأذنونك وهم أغنياء قناه لسر كولي أوانيك أهاتن إذن ينور أقرتو دولة من بون چه دولة من بون بلاشا تواناي جهاد ينهبو نيان أكردو خوان أدزيوا چه دولة من بون بپارو سروتو سامان نيان أكرت أهاتن هشتا إذن ينور أقرتو هشتا خوان أدزيوا رضوا بأن يكونوا مع الخوالف في آية كيف يشودوا باركاته كرما أنا الراضي بون بشن لقل جنان دابنش جنان عرزم كنا ندرسي بيشو خوالف جمع خالفة يعني وأفرتانيك دوا كوتون للجهاد وجهاد يعني سواجب نية أو أنا الراضي بون لقل أفرتانا دابنشن وطبع الله على قلوبهم فهم لا يعلمون خوا جل جلاله كأنما موردا ولا سدوا درونيان إتر أو أنا حجت نافك وحج نازنا ما لو سرت السامان داري خوا في عطا كردوي نتواني لبنا يخويا بل ببخشي توجاري سرفي كيتو لميدان الجهاد وجنگا بجداري بك أم آية بيروزاني كأمره حتى آية النووسي لخزمتي أنا أبوين دروازيكي زور قوريان بو إما كردو ونزانين أوي لميدان الجهاد دوا كوت إلا مثلا النفاق نعم لغزوي بدر پیغمبری خوا صلی الله علیه و آله وسلم جهادی که لغزوی احدی شاکردی خندقی شهر کرد ازانن زور مسلمان هبون لنا مکه هشتا هجرتي ان نكرد ونهاتبون حتى بيعة الرضوان لبيعة الرضوان ابو شي جنگي ان نكرد هيرش ان نكرد سر مكه هشتا ایمان داران جیان نبوونو هشتا دنك مسلمان لبي ما بون بويا لو أتى دولتي مسلمان
کەسێک لە جیهاد محرومکە بەڵام تەوەلەو وعینهم تەفیض من الدمع بیخاتە مەیدانێک لە مەیدان ئەخاتە ڕاگەیاندن ئەمەیان ئەخاتە چێژ دروستکردن بۆ جێشەکە ئەمەیان ئەخاتە بڕۆ لە فڵانە شوێن ئیخباراتی ئەو شوێنم بۆ بێنە ئەمەیان ئەکاتە بەرامبەرەکانی تابووری شەشەمی پێەکە هەر یەکە بە پێی خۆی هەر یەکە بە کاری خۆی بۆیە واتێ نەگەین لە مەیدانی جیهاد کە تەنها ئەو کەسەیە شمشێرەکەی بەدەستەوە یا لە ناو گەرمەی جەنگەکەیە نە ئەمە پرۆسەیەکی زۆر گەورەیە بە هەر هەمویان پێکەوە ئەکرێ بۆیە ئەم ئاەتە پیرۆزە دەواازەیەک ئەکاتەوە بۆ ئومەتی ئیسلامی ئەوی دەواازەیەش ئەوەیە ممکنە کەسێک عوزری هەبێت لەوەی کە نەتوانێت لە جیهادا بەشداری بێ بەڵام ئەکرێت لە مەیدانێکتر لە مەیدانەکانە ئەسپی خۆی تاو بدا و بتوانە بەرەنگاری کافر بکاتەوە ئەو ململانەی گەورەی لە بینی موسڵمان و کافرە هەیە تەنها و تەنها هێز نایخا بەلایەکە هەندێک جار اقتصاد ئەیخا هەندێک جار ئیعلام ئەیخا هەندێک جار سیاسێکی زۆر عاقڵ ئەیخا بەلایەکە چکە مێژووی ئومەتی ئیسلامی پڕە لەو نمونانە جاری وە هەبوو جیهانی ئیسلامی هاتوون باجیان داوە باجیان داوە بە کافر حتا وەکو شەڕیان لەگەڵان نەکات چکە کاتی جەنگ نەبوو نەیانتوانیوە جاری واشەوە باجیان لێ سندووە لە بەرامبەر ئەوەیە کە هێرش نەکەنە سەر هەردوو تەڕەفەکە هەردوو حاڵتەکە گرنگ ئەوەیە ئێمە بزانین هەندێک لە ناو دەستەی ئیماندارانە هەن زۆر سادق و ڕاستن لەگەڵ خوایە بەڵام ئەمانە لە جەنگ و جیهادەکەشە بەشدار نەبوون لەگەڵ ئەوەشە کامل ئەجری جیهادیان بۆ ئەنووسرێ وەکو پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم جارێک هاوڵان باسی ئازایەتی خۆیانیان ئەکرد فەرمووی واللهی خەڵکانێکن لە ناو مەدینە یەک دۆڵ نییە ئێوە پێیە بڕۆن یەک ناڕەحەتی و عارەقەیەک نییە بیڕەژن ئیلا ئەجری ئەوانی تایە وتیان کێن یا رسول الله صلی الله عليه و آله وسلم فەرمووی ئەوانن حەبەسەهم العذر عذرێک و حەبسی کردون نەیانتوانیوە بێن بۆ جیهاد لە پێناوی خۆیان ئەگەرنە ئەوانە لە پێش ئێوە لە مەیدانە ئەبوون یەکێک لەو ڕخنانەی کە خەوارج گرتیان لە ئیمامی عوثمان چی بوو وتیان ئەم ئیمامی عوثمانە لە جیهادەکانە بەشداری نەکردووە لە غەزوەی ئوحدا بەشداری نەکردووە لە غەزوەی بەدرا بەشداری نەکردووە ئەویش جوابی دانەوە فەرمووی واللهی لە هەردوو جارەکانە جارێکیان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم منی کرد بە مەسئولی مەدینە بەسەر مەدینە و مامەوە تا گەڕایەوە جارێکیش کچەکەی وەفاتی کردبوو نەخۆش بوو لەسرە مەرگا و فەرمووی لەلای بە ئەگەر وەفاتی کرد بینێژە بۆیە لە مەیدانی جیهادەکە بەشداریم نەکردبوو و ئەم فەرمایشتەی پێغەمبەری گێڕایەوە صلی الله عليه و آله وسلم کە خەڵکێکن لە ناو شاری مەدینە لەگەڵ هەموو دۆڵێک و لەگەڵ هەموو شوێنێکە هەن بەڵام حەبەسەهم العذر حتى بيعة الرضوان لسر كيكرا لسر جيراني إمام عثمان كرا خوي لبيعة الرضوان نبو حتى في غمري خوا صلى الله عليه وسلم دسي خوي دانا أصحابها مو دسيان دانا أخيرا دسي تشبيشينا فرمي وش دسي عثمان كعثمان خوي لينبو كابو خلشك هي لميدان الجهاد نية بلي مجاهدين هي وكو داوم لذاتي باش پروردگار رحمته بزي مهرباني خوي بسمنا ببارينا خوي لد أبارينا ولد ألالينا وداوال لي أكين بناوي جوانت بصفتي برز باسم عظم دم كلماتنا من لقبولك خوي جان دل من روشن كرو بم كلام جوان وبم قرآن بيروزت يا رب العالمين يا ربي خوي أجيان من بنوري قرآن روشن كرو يا ربي خوي أجيان من بنوري قرآن روشن كرو دل ما دام زرأك لسدين داري خواناسي عبداتي طاعتي يا رب العالمين يا إلهي داوال لي أكين بناوي جوانت بصفتي برز باسم عظمت عاقبة من برخيرك لم دنيا درمان مك بإيمان ونبي لم دنيا درمان مك بشياتمان ونبي يا رب العالمين خويا لت أبارنا ولت ألالينا گناهی زۆرمان بەرز کردەوە یا ئیلاهی تۆ بەخشندەی زۆرت لەگەڵا کردوین نعمەتی زۆرت پێ عەتا کردوین خۆی دەوام بە نعمەتەکانمان بدە لە گوناهەکان دوورمان خەرەوە دڵمان وابەستەی دینەکەی خۆت کە یا رب العالمین یا ربی خۆی گیان خۆشی فەرحانی هەرزانی بەسەر ئەم وڵات و نیشتیمانەی ئێمە بەسەر ئومەتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم ببارێنە بەرەکەت بخەرە زەوی و زەرعاتمانەوە بەرەکەت بخەرە ئاو و ئاوەدانیمانەوە یا ئیلاهی داوال لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت بە کەڕەمی خۆت بە گەورەی خۆت لە دەستی زاڵمان ڕزگارمان کە دەرگاکانی خێر بەسەر ئەم ئومەتە بکەرەوە ئومەتە بخەرەوە سەر قاچەکانی خۆی یا رب العالمین آمین آمین والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خوي قول لقناه مني شوي أجبوري وخالي من قبولك